بەڕێزان ئینشاءڵڵا ئەوڕۆ هەوڵ دەدەین باسی طبعاً وەچی مامۆستا ئامانز باسی یەکەم جار سوپاسیان دەکەم خۆی و سترێژان بەردەوام کۆنتاکتیان هەیە لەگەرە من لۆ خزمەتکردنی گۆ و سوودوەرگرتنی گۆ و دەبینم دائیماً ماشەڵڵا هەوڵ دەدەن ئەنه ئەوی باشە لە بۆ قوتابخانەکەی خۆیان پێشکەش بکەن کە ئاستی مامۆستاکان ترێنینگ کۆرسەکان هەتا کۆتایی. پێش ئەوەی دەست پێ بکەم بەس دەبێ بزانم اختصاساتتان جیاوازەوە نییە؟ زمانی تێدایە ئەکید کوردی و عەربی و ئینگلیزی، ساینزی تێدایە علوم، ئەنگۆ هەتا سەفی چەند هەیتان لەو ها هەشتان هەیە تا هەشت زۆر باشە زۆر باشە ئۆکێ زۆر باشە. بەڕێزان هەر کاتێک کە تو باسی تیچینگ میتۆد دەکەی یان باسی ڕێگاکانی وانەوتنەوە دەکەی دەبی لە مێشی خۆت دابنی ئەتوو لە بەیسەکەی دەست پێ دەکەی لە خواری ڕادەست پێ دەکەی. خواری گەتمان لەگە چیە لەگە فرست ستێپەکە یعنی لەگە کندەرگاردن یان لەگەر ڕەوزا لەگەر حەزانە. پاشەوی دەتوانیت دەکەی ستێپ بای ستێپ لەسەری خطوە بە خطوە لەسەری بڵد بکەی هەتا دەگەیە چێ هەر دەگای خوێندنی باڵایان هایر ئێجوکیشن. ئەو تیچینگ میتۆدانە ئەو ڕێگای وانەوتنەوانەی جیاوازە کە هەیە ئێستا لە وڵاتان و لە هەیە لە کوردستان معنای ئەوە نییە کە لە وڵاتێک هەیە لەک نەتوو ناتوانی بەکاری بینی یان باکسەوەش و هەر ڕێگایەکی میتۆد کە هەیە ئەتوو دەتوانی لە کندەرگاردن ڕابەکاری بینی هەتا دەگەیە چێ هەتا دەگەیە خوێندنی باڵا بەڵام بە ڕێژەی جیاواز بە نیسبەی جیاواز. کاکە ئامانج لەوانەیە بەبیری بێتەوە کە لە خولەکانی پێداگۆجی ئەمە هەموو جارێ باسی دەکەین ئەگە پرسیار بکەین لە بەشدار بووان ئایا بەڕای تو چەند ڕێگا هەیە لە وانەوتنەوە بە شێوەیەکی گشتی هەتا ئێستا لە ئەبحاث کە کرایە دەربارەی تیچینگ میتۆد 150 میتۆدی جیاواز هەیە لە تیچینگ 150 میتۆدی جیاواز هەیە. احتیمالە هەندێک میتۆد هەیە ئەتوو بەکارت هینایە یان جێت لێ بووە یان خۆت وەک تەڵەبە بووی مامۆستایەکان لەگەر تو بەکاریان هینایە بەڵام نەتدەزانی ئەوە تیچینگ میتۆدە طبیعیە بەڵام ئێستا حالی حاضر کە کنکلوژن کرایە کە هەمووی خڕ کرایتەوە 150 میتۆدی جیاوازمان هەیە لە تیچینگ. بە لیست هەیتم دوای لۆسترۆژانی دەنێرم ئەوڕۆ هەوڵ دەدەین یەک دووە چی باز بکەین بە پراکتیس ئەگەر پێشمان کرا بەڵام لۆ خۆتان وەکو شارەزایی بوون دوای ئینشاڵڵا لۆسترۆژانی دەنێرم هەتا بزانن چنە ئەو 150 میتۆدانە. تیچینگ دایرەکتمان هەیە هەندێک لە ئێوەی بەڕێز باسییان کرد تیچینگ بە دایرەکت ینی بە شێوازەکی ڕاستەوخۆ و تیچینگشمان هەیە بە شێوازەکی ناڕاستەوخۆ ئەوانش فەرقیان هەیە. تیچینگە شێوازە ڕاستەوخۆیەکە هەندێک خاڵی دەگریتن ناڕاستەوخۆیەکەش هەندێک خاڵی دەگریتن یان هەندێک میتۆدی دەگری. ئەو مامۆستایە بەڕێزە لەولایە گوتی فێربوون کە دەکرێ بە چەند چە دەکرێ بە چەند ڕێگایەک دەکرێ ئۆکێ بە چەند ڕێگایەک دەکرێت ئەتوو لە ناو کلاسێکی دیاری کراوە تەڵەبەکانی تو هەمان ئاستن لە هەمان باکگراوندن هەمویان مەثەلەن داک و بابیان خوێندەوارە داک و بابیان نەخوێندەوارەوە لە عائیلەکی مسەقف هاتیە لە عائیلەکی غێر مسەقف هاتیە جیاوازە هەمویان بە هەمان ئاست فێربوونەکەی وەردەگریتن جیاوازە کەواتە لەو حالەتەدا ئەتوو وەکو مامۆستا ئەرکت چیە لە ناو سەفێ ئەرکت چیە لە ناو کلاسەکە بەڵێ ئەها ئەها جوانە ئەها بەشێکی تەخسیس دەکەی کە بە شێوازێک بیرەوە لە ئەوەی فئە جیاوازەکان ئاستەکان منداڵەکانت بێتەوە. دەستخۆش ماردینەوە نییە دەستخۆش ست ماردین. بەڕێزان ئەتوو لە ناو سەف ئێستا ئەنگۆ حالی حاضر ئەگە بێم تێستێکتان بکەم ئەو تێستە باسی ئینتەلیجنسی دەکاتن باسی زیرەکی دەکاتن لە بۆمان بە دەردەکەویتن کە هەر یەک لە ئێوەی بەڕێز لیڤڵەکی طبعاً ئاسی ئینتەلیجنسی هەمومان هەیتمان بەڵام بە ڕێژەی جیاواز بە نیسبەی جیاواز ئەگە بێن ئێستا تێستی هەموو خۆمان تێستی خۆمان بکەین دەبینی ئەتوو
لنوعك لانتليجنسيا كان لنوعك لزيرة كان زور برزة لك نتو أو يتكبرك كم ترى لو أنا دو زيرة هي لقريكا وشي يقدر دتيتن فدبي أمن يكم جار بزانم آية قتابية كاني منها مويان شيهان كامان زيرة أو زيرة لكني برزة كامان أو زيرة لكني برزة بشوي قشتي زانایك من هەیە ناوی هاوارد گارنەر هاوارد گارنەر چی گوتی ئەمە بە شێوەیەکی گشتی هەموو ئیندیڤیدوەڵێک یعنی هەموو کەسێک دەتوانی دابەشی بکەی لە بۆ 8 جۆری جیاواز لە زیرەکی 8 جۆری جیاواز هەندێکی چییە؟ لینگویستیکە نووسینە خوێندنەوەیە ئۆکەی بەزەبەت هەندێکی چییە؟ حەرەکیە بەجوولەیە يعني ئەو نەوع تەڵەبانە پێویستی بە چ هەیە؟ پێویستی پێ هەیە ئەمن ڤیدیۆی لۆ پێکەم ڕسمی پێشاندەم شتی عەمەلی بەدەستی خۆی بیکە ئۆکەی هەندێکی هەیە چییە؟ عەفیا دەستخۆش هەندێکی هەیە سروشتیە دائیمەن شتێکی لە بۆ ڕەبط بکە لەگەڵ واقع ئۆکەی باسی گەرمیت کرد باسی ساردیت کرد سپلتی لە بۆ شەڕحکە باسی دەنگت کرد وەرە دەنگەکەی بدێ بە واقعی باشە بەڕێزان فأو جۆرە زیرەکایەتیانن کە ئەمە هەیتمان حکم دەکا لەسەرمان وەکو مامۆستا دەبی چ بکەین دەبی میثۆدی جیاواز ڕێگای جیاواز لەوانەوتنەوە بە بەردەوامی لەگە تەڵەبەکانی خۆمان بەکاربینین نابی ئەمن لە بیدایەتی دەرسەکە هەتا کۆتایی دەرسەکە یەک شێواز بڕۆم ڕاوەستم دلولولولو قسام بکەم دەرسەکەی شەڕحکەم لە بۆ تەڵەبان نابی ئەوە یان هەموو ڕۆژێ بێن ڤیدیۆی پێکەم لەسەر ڤیدیۆیەکە دەرسی شەڕحکەم لە بۆ تەڵەبە هەندێک تەڵەبە هەیە پێی ناخۆشە لۆ پێی ناخۆشە چونکە زیرەکی لینگویستیکی هەیە زیرەکی نووسینی هەیە باشە بەڕێزان زیرەکی خوێندنەوەی هەیە تەڵەبەم هەیە لۆجیکەڵ پێدەگۆترێ زیرەکی مەثماتیکڵیان هەیە ئۆکەی فدەبی ئەمن حساب لە بۆ ئەو تەڵەبانەش بکەم لۆیە بەڕێزان ئەرچی تو وەکو مامۆستا دەبی چ بکەی ڕەچاوی زیرەکی جیاواز لە ناو سەف بکەی لە مابەینی تەڵەبەکانی خۆت ئەوە خاڵک لەسەر ئەساسیوی دێ چ دەکەی تیچینگی میثۆدی جیاواز بەکاردەینی لۆ چێ لۆ تەڵەبەکانی خۆت ڕێگای وانەوتنەوەی جیاواز ئەتو طبعا لەمە گوتمان بدایەتی محازەرەکەی گوتمان تەڵەبەکانمان ئاسیان جیاوازە تەڵەبەم هەیە زیرەکە طلبم هي يعني نص بالنص زور زيرك نية طلبشم هي نا والله بيوستي بيه جارك ودو سي وتار لبوي إعادة بكموا أجر بين با كرتري بكين أمل لنا صفي ما دام student center يجيب بكم ببكار هناني أو think pair and share برتشاو كردني عاسي جاوازة كاني قتابية كاني خوم رولي من وكما مستان نابت الصفر بحيث لما عشي نابت الصفر أتو كنترولي وضعك عفوا ببورن نابي بريم كنترول استيابانية كان آخر دراسة عندنا هنا وتيان نابي بهيت نوعك برين كنترولي كلاس دبي برين إداري كلاس مانجمنتي كلاس بهيت نوعك كنترول بس لبو عسكري بكاردي دري لمو بدوا دبي أتو بري كلاس وش درين كلاس مانجمنت أتو كو مانجي كلاس أكيد أكيد كواتا ليرا من وكو مامستا أجاباسي ستودنت سنتر بكم بهيت نوعك إيشي من نابت صفر خاصة أجاباسي بيسك سكول دكين خويندني بنراتيا كان بالعكس إيشي تو وكو مامستا دبت دبل ودبت تربل لك بس دبل وتربل لو كاتو دبي بلاني دابني بلاني تدادني بلاني تيتشينج ميثودكي أورو أمن صفي سيم هيا دەمەوێت دەرسێکیان لە بۆ شەڕحکەم لە ساینس فۆر ئێگزامپڵ ئۆکەی کەواتە لێرە ئەو دەرسەی ساینزەی ئەوڕۆ پێویستی بە نەوعەک ئەرێنجمنتێک لە ناو کلاسە هەتا وای لێ بکەم بگونجێ لەگەر دەرسە ساینزەکەی خۆم کەواتە ئەمن لەو حالەتەدا دەبی چ بکەم دەبی یەکەم جار پێشوەختە پلانی دابنێم نەسیحەتێک لە بۆنگۆ بەڕێزان بە هیچ نەوعەک نەچیە سەفێ بەبێ ئەوەی پێشوەختە خۆت حازر کردبی ئەو وەکو لە خوشکێک لە من وەرگرن بە هیچ نەوعەک 10 ساڵش خزمەتت هەبیتن خبرەتت هەبی و دەرسەکەت لەوانەیە ئەو ساڵ گۆتیتەوە و ساڵی دابێش دەیرێەوە دەرسەکە و ساڵی پاشەویش دەیرێەوە دەرسەکە بەبێ ئەوەی خۆت حازر بکەی بە هیچ نەوعەکی مەچۆ ناو سەفێ ڕیڤایزێکی خۆت بکە معلوماتێکی نوێ مثلا ئەو ساڵ نەوعە
ئەسایمەنتەکەت بەکارهێنایە لەگە تەڵەبەکان یان نوع ئەکتیڤیتێکت بەکارهێنایە لەگە تەڵەبەکان دیتت ئەو ئەکتیڤیتیە زۆر خۆش نەبوو لەلایەن دووبارەی مەکەوە ساڵی پاشەوی فێر بە لە خۆت فێر بۆ خۆت ئەپدێت کە باش ئەمن وەکو مامۆستا دەبی پلانێکی دابنێم پلان لۆ چ دابنێم لە بۆ ئەو تیچینگ میثۆدەی کە بەکار دەینم لەگەر قوتابیانی خۆم ئەوە خاڵک دابەشیان دەکەم لە بۆ گروپی گەورە گروپی گچکە بە تەنها ئیش دەکا ئێستا میثۆدەکتان دەدەمێ زۆر خۆشە ئەو میثۆدە حەسەب ئەتوو بە خۆت حەسەب لیڤڵی تەڵەبەکانی خۆت و حەسەب سایزی کلاسەکەی خۆت 20 تەڵەبەت هەیە 30 تەڵەبەت هەیە 15 تەڵەبەت هەیە 5 تەڵەبەت هەیە ئەو هەموو حکم دەکا لەسەر چ لەسەر هەڵبژاردننی ئەو میثۆدەی کە ئەتوو دەتەوێت بەکاری بینی لەگە تەڵەبەکانە ئەوە خاڵەکی دیکە لە پلانەکە چییە؟ ئامادەکردنی ئەکتیڤیتیەکانم چنەوع چالاکیەک بەکاردێنم لەگە تەڵەبەکانی خۆم ئایا لەگە ئەو دەرسەی ئەوڕۆ کە ئەمن شەڕح دەکەم ساینس ئەنگۆ لە ساینس بایۆلۆجی شەڕح دەکەن شەڕح دەکەن کیمیا شەڕح دەکەن و هەندێک جیۆلۆجیشی تێدایە شرط نییە ئەو ئەکتیڤیتیە بەکارم هێنایە لە بۆ جیۆلۆجی بگونجێ زۆر لە بۆ فیزیایەکە بگونجێ زۆر لە بۆ بایۆلۆجیەکە پێویستی بە هەندێک گۆڕانکاری هەیە ئەوە دەبی لە مێشتی خۆم دابنێم دەبی حازری کەم ئەوە خاڵێکی دیکە کە زۆر گرینگە بێجگە لەو خاڵانە میثۆدەکەم دزانی هەڵبژارد ئەکتیڤیتیەکانشم دانا چیت کەش هەیە لە ستیودنت سنتەر زۆر خۆشە لە بۆ من وەکو مامۆستا لە بۆ من وەکو مامۆستا ئەوە ئێستا دێم باسی دەکەین بێجگە لەوەی ئەمن لە ستیودنت سنتەر یەکەکە لەو خستڵە باشەکانی ستیودنت سنتەر چییە بێجگە لە دیزاینکردنی تیچینگ میثۆدەکان بێجگە لە ئاکتیڤیتیەکان چییە چیت کەش ئەوە لۆ کەواتەوە چی پێدەگوترێت هەڵسەنگاندن ئەسسمنت ئینستەنت ئەسسمنت دەتوانم وەرگرم لە چێ لە تەڵەبەکانی خۆم ئەمن وەکو مامۆستا چاوەڕێی ناکەم حتا ئیمتیحانی مانگانە ئیمتیحانی نازانم چ یان ئیمتیحانێکی کویزەکیان دەکەم یان هەفتانە مەثەلەن ئیمتیحانیان دەکەم نەخێر هەموو ڕۆژ دەتوانم ئەمن بە بەکارهێنانی ئەکتیڤیتیەکی بەسیط دەتوانم چ بکەم ئینستەنت ئەسسمنت لە بۆ تەڵەبەکانی خۆم بکەم یعنی هەڵسەنگاندنێکی یەکسەر دەتوانم لەو تەڵەبەکانی خۆم بکەم ئەوڕۆ ئەکتیڤیتیەکیان کرد دەتوانم طبعاً لە هەڵسەنگاندن وەکی تازە باسمان کرد کە think pair ئەنشێرەکەیان کرد وەڵامیاندا یەکسەر ئەمن دەتوانم بڵێم ئەو گروپە وەڵامەکی باشیدایە فیدباگیشی دەدەمێ یەکسەر دەرێم ئەنگۆ دەستان خۆشبی وەڵامەکەتان ئەو هابوو لە ئەوەندە دەرزەی خۆت وەردەگری ئەو گروپە دەستان خۆشبی بەڵام چێ پێویستە ئەنگۆ زیاتر تەرکیزکە لەسەر ئەو خاڵە بزانە بەڕێزان چەند مهمە یعنی ئەتو لە باچی ئەوەی وەچی گوتمان لە تیچەر سنتەر دانیشتیە تەڵەبە نەدەزانی ئەو تەڵەبەیە تێگەیشتیە نەدەزانی ئەو تەڵەبەیە ئیسیفادەی کردیە لە دەرسەکەی تو ئەوە بەشەکە لە چ لە پرۆسەی فێربوون بەشەکە لە پرۆسەی فێربوون ئەمن دەزانم لە خلالی دەرسەکی دیاری کراوە ئیشی من چییە دەرسەکەی شەرح دەکەم بەڵام بەشەکە لە ئیشی من بزانم ئایا تەڵەبەکانی من تێگەیشتینە لەو شەرحەی ئەمن کردیتم یان نە قەدیم لە تیچەر سنتەر هەندێک مامۆستا هەبوو لە کۆتایی محازەرەکە سوالێکی دەنووسی لە سەبوڕەی ئەوی بە زەمیرەکان ئەو هایان دەکرد سوالێکی دەنووسی لە سەبوڕەی دەیگویە لە بزانم چێ دەتوانی وەڵامم بدا دەربارەی ئەو محاضەرەی ئەو بابەتەی کە شەرحی کردیە لە بۆ تەڵەبەکان بەڵام لە ستیودنت سنتەر ئەوە زیاتر فرسەتە دەداتێ ساحە لە پێشت زۆر کراوەیە زیاتر مەجالت هەیە ئەو شتانە بکەی لەگە تەڵەبان و پێویستە بیکەی لەگە تەڵەبان ئەگەر ئەتوو دەتەوێت ستیودنت سنتەر جێبەجێ بکەین وا بزان بە خۆتان لە قوتابخانەی خۆتان ستیودنت سنتەر دەتانەوێت فڵۆی کەن وەنیە کەواتە ئەوە شتێکی زۆر زەڕورە بەڕێزان هەموو دەرسێک شەرت نییە هەموو دەرسێک ستیودنت سنتەر بیها شەرت نییە هەموو دەرسێک ئەتوو پێشکەشی دەکەی لە بۆ تەڵەبە هەموو ڕۆژەی ببتە ستیودنت سنتەر بەڵام ئەتوو کو دەتوانی ئاخیرەکەشی بکەیە ستیودنت سنتەر بەو پرسیارانە شەرحکە لە بۆ تەڵەبە لە ئاخیری پرسیارێکی بدەیە با یەک دوو تەڵەبە هەستی لە سەبوڕەی شەرحی بکە یەک دوو وەڵام وەرگرە لە تەڵەبە نەچی شتێکی قورسیان لە بۆ بینی کە شەرحت نەکردبی ئەوە غەڵەتە ها دەبی شەرحت کردبی جوان ئەوجا لۆ ئەوەی مەژەر بکەی لۆ ئەوەی قیاس بکەی تەڵەبەکەی تو تێگەیشتیە پێویستە پرۆسەی هەڵسەنگاندنیش بکرێ لە ناو پلانەکەی خۆت
هەموو ڕۆژێ ناتوانی بیکەی ستودنت سنتەر بەڵام دەتوانی بەشێکی بیکەی ستودنت سنتەر ئەگەر دەگونجێ لەگە سەفەکەیت و لەگە دەرسەکەیت و ئەگە باسی فیزیای بکەی باسی کیمیای بکەی باسی بایۆلۆجی بکەی وەلە ئەنگۆ ساینسدان هەیە باسی ساینس بکەی باسی کوردی بکەی عەرەبی بکەی ئەوڕۆ باسی ئاوڵ ناو دەکەی لە بۆ تەڵەبەی خۆت جەماعەتی کوردی تەڵەبە ئەسڵەن نازانی ئاوڵ ناو چییە یەکەم جار ئیشی من وەکو مامۆستا دەبی چی لێ بکەم تێبگەینم ئاوڵ ناو چییە قاعیدەکانی لە بۆ دەنووسم مەجموعە ئەگزامپڵە چی دەدەمێ ئەوە ئیشی خۆتە وەکو مامۆستا چل دقەکەی خۆت مەسەلەن لەو چل دقەی خۆت پێویستت پێ هەیە 30 دقە ئەنه ئەو دەرسەی شەڕحکەی لە بۆ تەڵەبە دەتوانی لە هەمان ڕۆژ بیکەی ستودنت سنتەر کو لە ئاخیری کە شەڕحت کرد و تەکیدت کرد تەڵەبەکانت تا ڕادەیەک دەستیان پێکردیە وەرگرن ئەو دەرسەیە تێگەیشتینە لەو دەرسەیە وەرە دووسێ میسالی لە سەبوڕی لە بۆیان بنووسە جیهانیان ئاوڵ ناوە ئەوە ئاوڵ ناوە سەبر بەو شێوازەیە شتێکی ساینزت هەیە شەڕحت کردیە لە بۆ تەڵەبە شتێکی ئینگلیزیت هەیە شەڕحت کردیە لە بۆ تەڵەبە بەو شێوازەیە بەڕێزان لۆیە ئەمن تازە باسم کرد گوتم ستودنت سنتەر و تیچەر سنتەر باشترین ڕێگا چییە ئەتو میکسکەی لە نێوانیان مکسکەی لە نێوانیان لە کاتی ضرور و لە کاتی پێویست بەڵام هەندێک ڕۆژ هەیە ئەری وەڵڵا پێویستە پێ هەیە ئەتوو وەکو مامۆستا ئەمگۆ لاپتان هەیە وەنیە تەڵەبەی دەبەنە لابی کاکە تو تەجروبەی شەڕح دەکەی لە بۆ تەڵەبە نازانیتن پێویستە یەکەم جار خۆت وەکو مامۆستا ئەوە تیچەر سنترە شەڕح دەکەی لە بۆ تەڵەبەکەی خۆت تێکەڵ مەثەلەن کیمیایەشتی تێکەڵ دەکەی فیزیایەشتی ڕەبط دەکەی پێکەوە حەسەب جۆری سایز ئەوەکەی خۆتە لابەکەی خۆتە بەڵام کەینی دەبتە ستودنت سنتەر کە تەڵەبەکەت گاز کرد بەخۆی بیکە کە تەڵەبەکەت گاز کرد بەخۆی دانیشت لەگەرە تو دەستی پێکرد بەشدار بیتن لە پرۆسەی فێربوونەکە لەو حالەتەدا تەڵەبەکەی دەتوانی بکەی ستودنت سنتەر بەڵام هەموو ڕۆژێ بیکەی ستودنت سنتەر ناوەڵڵا ئەوە دەرناینی لە بۆ خۆشت وەکو مامۆستایەک دەرناینی چووکە نەدەتوانی کڕکلەمی خۆت تەواو بکەی لەو حالەتەدا و ناتوانی وەچی تازە باسمان کرد ئەرچی تو کەم نابیتن ئەرچی تو زیاد دەبیتن ئەگە ستودنت سنتەرت بەکارهێنا بەڵام پێویستە مۆدرەیت بی یعنی تەوازونە دروست بکەی لە مابەینی بەکارهێنانی تیچەر سنتەر لەگە ستودنت سنتەر تەماشاکەم بەڕێزان مەثەلەن ستودنت ریپۆرتمان هەیە ستودنت گروپمان هەیە دیبیتمان هەیە کلاس دیسکەشنمان هەیە فۆرمتان جێ لێ بووە ئەوی زۆر لە پەیجەکان هەیە community پێدەگوترێ وەچ community of discussion ئەوەش دەتوانی ئەتو بە توڵک حسابی بکەی یان بە میثۆدێک حسابی بکەی چیت کەشمان هەیە textbook assignments یان reading assignments ئەوانش هەموو بە teaching method حساب دەکرێت puzzle ئەوە یەکێکە لەو شتانەی کە لەو شتانەی کە تەڵەبەی basic school زۆر حەزیان لێیە kindergarten و basic و ئەوانە diaries group activities, dressing rules, acting rules, وشي أو بريزانة عندك باسيان كرد. We have gamification. طبعا gamification أجر تماشاي تلوسي بكن تقريبا. تري قلت لي gamification يعني flash card شمان هي أو أنا همو تولن. إن شاء الله أجر درفت ريك جالش كجدي ما كنتان عندك لو تولنا بعمليش دتواني بكاري بينين. یەکێکە لەو تووڵانەی ینی عەفوەن یەکێکە لەو میثۆدانەی کە ئێستا زۆر بەکاردێ خاصەتەن after the corona pandemic پاش کۆڕۆنا یەکێکە لەو میثۆدانەی کە زۆر ئێستا جەختی لەسەر دەکرێ ینی زانایەکان گوتیان ئەنەهو شەرت نییە لە کاتی کۆڕۆنەی ئەمە ئەو ڕێگایە بەکاربینین لە هەر کاتێک دەتوانین ئەو ڕێگایە بەکاربینین خاصەتەن ئەگەر ویستمان ستودنت سنتەر جێبەجێ بکەین ئەوە خاڵک و ئەگەر ویستشمان مشکلەی تایم مەنیجمنت لۆ کۆنتڕۆڵکردنی تایم وەچ تازە ماسی کرد مامۆستا ئەوە خاڵەوەی کە کلاسمان هەیە سایزیان گەورەیە هەندێک کلاست هەیە سایزی گەورەیە ئۆکەی سۆ دەتوانی بە بەکارهێنانی استراتیژیەک هەیە پێ دەگوترێت یان میثۆدێک هەیە پێ دەگوترێت flipped classroom الصف المعكوس بعكسوية usually أتو كدي درسي شرح دكي خوت لنا الصفة دي بابتكي شرح دكي باشا يديت دكي عندك activity دكي لقر طلبي خوت لنا كلاس يان واجبة شي ددي دستدري
طلبەکە دەخینیتن. ئەوانە هەموو بەڕەچاوکردنی خاڵێکی زۆر گرنگ دەبی بکرێتن. شتێکمان هەیە پێ دەگوترێ بە ئەوەی ئەوەتان لەو پێشاندەم دوایە دێمەوە سەر شەرحکردنی ئەوەتە. شتێکمان هەیە دەبی زۆر ئاگامان لێبی لە کاتی دیزاینکردنی چ پلانی دەرسی خۆمان. ئەو مسەلەسەی دەیبینن لێرە ئەوە پێ دەگوترێت چ پێ دەگوترێت بلوم تکسۆنۆمی، مسەلەسی بلوم. مسەلەسێکمان هەیە یان ئەو تراینگڵی کە دەیبینن لێرە ئەوە پێ دەگوترێت بلوم تکسۆنۆمی، مثلث بلوم. ئەو مثلث بلومە دەرێ مامۆستا کە دەرسی دیزاین دەکا، کە واجب دیزاین دەکا، کە هەڵسەنگاندن پرسیاردانان دیزاین دەکا لە بۆ تەڵەبەی خۆی دەبی ڕەچاوی بلوم تکسۆنۆمی بکە. برێونەرێ تیچەر سنتەر بی، ستودنت سنتەر بی، ئەتو پێت خۆش بی پێت ناخۆش بی دەبی تێبگەی ئەوە معنای چییە؟ ڕەچاوی بکەیت. یەکەم ئاست کە دەست پێ دەکات چییە؟ ئەویش ریمەمبەر، شتەکە بەبیرت دێتەوە. هەر لە ناویدا دیارە whenever you recall something that have been introduced to you before. هەر شتەکە کە پێشتر وەرگرتیە، یعنی اعتماد دەکا لەسەر چ؟ لەسەر باکگراوندەکەی خۆت. باکگراوندی چێ؟ تەڵەبە. طبعا ئەوە باسی تەڵەبەی سەفی یەک ناکەم تا ڕادێک، سەفی دووش ناکەم تا ڕادێک، بەڵام دەتوانی ڕۆژ بە ڕۆژ مەثەڵەن لە بیدایەت وانییە لە دوو یان طلبة هەیە لە کندەرگاردن شتی وەرگرتیە، مەسەلەن پڵەسەکان، عەدەدەکان، نەمبەرەکان وإلى آخره. کەواتە لێرە ریمەمبەر ئاستی زۆر خوارەیە، بەس باسی ئەو شتانە دەکا کە تەڵەبە پێشتر وەریگرتیە ئەتو دێ سەبر ڕفرشی دەکەیەوە بە بیری دەینەوە. ئەوە خاڵی یەکەمی یان ئاستی یەکەمی لیڤڵی یەکەمی. دێنەوە سەر لیڤڵی دووەم ئەویش ئەندرستاند. ئێستا ریمەمبەرمان کرد، بەبیرمان هاتەوە ڕەقەمەکان چییە؟ 1 2 3 4. ئۆکەی؟ دێن لێرە چ دەکەین؟ تێی دەگەین. ئایدیای زیاتری لە بۆ دادەنێن. ئۆکێ، زانیم 1 2 3 4 5 6 حتا 10. باشە ئەگەر 1 و 2 کۆ کردەوە چی لێ دێ؟ ئەگەر ڕەقەمی کەم زیاتر کرد چی لێ دێ؟ ئەوە دەست پێ دەکا لیڤڵەکە زیاتر دەکا. ئەوە پێ دەگوترێت چ؟ پێ دەگوترێت ئەندرستاند. پاشەوی دێ چ دەکەی؟ ئەپڵای دەکەی. بزانە دەرسی کە حازر دەکەم تیچەر سنتەر چی دەگۆ؟ دەیگۆتەوە قسەی دەکرد بەس لە ئاستی یەکەم و ئاستی دووەمە. لەوانەیە هەندێک شتەی وەرم گرتی بە بەبیریم دەهاتەوە و هەندێک شت هەیە تێدەگەیشتم. بەڵام ئایا لە تیچەر سنتەر مامۆستایەکە دەیتوانی ئەپڵای جێبەجێ بکە؟ دەیتوانی ئەنالسیس جێبەجێ بکە؟ ئەچیڤ بکە؟ بەدەستی بینیتن؟ دەیتوانی ئیڤالویشن بەدەستی بینیتن؟ ئەپڵای جێبەجێکردنە. علمەکەم وەرگرت، زانیم نەمبەرەکان چییە؟ زانیم کوپڵەسی بەکاردەینم، ئەو جارە دێم بە خۆم جێبەجێ دەکەم. 2 ڕەقەمی دیکە زیاد دەکەم، 3 ڕەقەمی دیکە زیاد دەکەم. ئەوە پێ دەگوترێت ئەپڵای. ئەنالسیس وەرە ئەو جارە بە تەڵەبەی برێ باشە ئەگەر ئەو هام لێ کرد بردمە ئەولایە یان ئەو گۆڕی چی لێ دێ؟ تەڵەبە لە مێشتی دەست پێ دەکا شی دەکاتەوە. ئەنالسیس شیکردنەوەیە، شیکردنەوەی ئەو زانیاریانەی کە پێشتر وەریگرتیە. پاشەوی دێت دەکا ئیڤالویت دەکە. ئایا ئەمن دەتوانم ئەوانە کە دەرسێکی حازر دەکەم، ئاکتیڤیتیەک حازر دەکەم، هەڵسەنگاندنێک حازر دەکەم، ڕەچاوی ئەو خاڵانەی دەکەم بە تەواوەتی یان نە. لە ستیودنت سنتەر پێویستە مامۆستا ڕەچاوی بکە. بەڵام ئایا هەموو دەتوانم ئەچیڤی بکەم پێکەوە؟ نەخێر. ستێپ بای ستێپ حەسەب ئاستی تەڵەبەکانی خۆم. ئەگەر ئەمە باسی بیسیک سکول بکەین یعنی بەڕەتی بکەین، وەڵڵا ئەگە پێمان کرا بگەینەوە نیوەی ئەنالسیس کەواتە دەستت خۆش بێت و مامۆستایەکی سەرکەوتوو. چکە برێونەرێ ئاستی سەرەوەی ئەنالسیس، ئیڤالویشن ئەند کریێشن لەو مستەوەیاتی عمری زیاتر بەرزتر. مەثەلەن دەچێ سەفی 6 ابتیدایی، یەکی متەوەستا یان پێ دەوترێت 7 و 8 و 9 و إلى آخره. کەواتە بەڕێزان وەکو مامۆستا دەبی زۆر ئەسە لەوانەیە بە بەسیتی شەرحم کرد لە بۆتان، بەڵام هەیە بڕۆ گوگڵی کە زۆر بە ئاسان تەصنیف بلوم یان پێ دەوترێت مثلث بلوم یان بلوم تکسۆنۆمی. باشە بەڕێزان لۆ ئەو قسەیەم کرد، ئێستا کە باسی شتێک دەکەین پێ دەگوترێت فلیپد کلاسروم. تەماشای ئەو دوو بەڕێزەی بکەن. کتابەکەشم هەیە بە ئینگلیزی
دوای لە ئۆسترۆژان دەنێرم ئەو کتابە بە PDF هەیتم لە ئۆسترۆژان دەنێرم دەتوانی شێرکا لە گەرەنگۆ دکتۆر هەمداد وابزانم دێتن ئاخر ڕۆژ لە دەورەکە دکتۆر هەمداد ئەگەر غەڵەت نەبم یان خۆی یان دکتۆرێکی دیکە تەرجەمەیان کردی لە بۆ کوردی فەئەگەر بەبیرتان دێتەوە بە دکتۆری برێن تەرجەمەی کردی لە بۆ کوردی دەتوانن کۆپیەکی لێ وەربگرن ئەو کتابە ئەو زۆر گرنگە ئەو دوو بەڕێزام جۆنیثن لەگەڵ ئارۆن هەستان چیان کرد گوتیان ئەمە دەبێ حیساب بکەین چاوەڕێی کۆڕۆنەی نەکەین هەتا پێمان برێ ڕامەستە مامۆستا ئەتوو پێویستە شتە چکە بکەی لە بۆ سەفی خۆت ئەپدێت کەی بەس اعتیماد نەکەی لەسەر ئەوەی محازەڕەیە ئەتوو لێرە ڕادەوەستی و دەرسەکەی دەرێەوە نەخێر وەرە شتە چکە بکەین ئەمن و ئەتوو ئەکتیڤ بی زیاتر وا لە تەڵەبەکانی خۆم زیاتر ئەکتیڤ بی مشکلەی کاتم هەیە مشکلەم هەیە تەڵەبەیە ناتانی هەموو ڕۆژێ بێتە دەوامی خاصەتەن مەثەلەن ئەگەر باسی لیڤڵی کولیەی دەکەین تەڵەبەم هەیە پارتایم ئیش دەکا تەڵەبەی ئیبتیدائیم هەیە ئەوڕۆ غەزریە نەیتوانی بستە دەوامی تاقەتی نییان بێزار بووە دەبی حسابی ئەو شتانە بکەم یان ئەوان چیان گۆ ئەو دوو بەڕێزە طبعاً جائزەشیان لەسەر وەرگرت و میثۆدی وان جێبەجێ دەکرێت ئینتەرناشنەڵی لە هەموو دنیاە گوتیان ئەمە دەتوانی چارەسەری ئەو مشکلانە بکەین تەڵەبەمان هەیە هەموو ڕۆژێ ناتانی بێ یان ئەمن وەکو مامۆستا ناتوانم هەموو ڕۆژێ چالاکیەکان حەقیان بدەمێ لە ناو سەفێ یان کو زەمانەت دەکەم کە تەڵەبەکانی من فعلەن تێگەیشتینە لە دەرسەکە هەستان چیان کرد گوتیان با دەست پێ بکەین بە ستراتیژیەک پێدەگوترێت ئەوە ڤیدیۆیە بەس ئەم سۆری لێرە ئیش ناکەم دەست پێ دەکەین باسی استراتیژیەک دەکەین ئەو استراتیژیە پێدەگوترێت فلیپت کلاسروم ئەگەر ببیرتان دێ وەختی کۆرۆنا دەستان پێکرد زوومی بەکاربینن وانە خەستن ئەو بەڕێزانین کە لەو مەکتەبەی بوون لە هەموو دنیاە دەستیان پێکرد زوومی بەکاربینم کەواتە هەستان چمان کرد تێکەڵمان کرد لە مابینی ئیلکترۆنی مابینی فیس تو فیس لەکچەر هایبردمان کرد پێدەگوترێت بلندد لێرنینگ یان هایبرد لێرنینگ هایبرد لێرنینگ تێکەڵ چێشکردنی لە مابینی ئەلکترۆنی و بوونی مامۆستا لە ناو کلاس باشە بەڕێزان فلیپت کلاسروم دەرێت دەرێت لۆنێن ئەمن و تەڵەبەکانمان ئیشەکەی عکس بکەین کو ئیشەکەی عکس دەکەین یعنی چ بکەین ئەتوو بچیە ماڵی تەڵەبان دەرسی شەرح بکەی لە بۆیان ماری هەر یەک لەو تەڵەبەکانی خۆت قوتابیانی خۆت 20 قوتابیت هەیە 3 قوتابیت هەیە بچێکن ماڵی یەکیان لە بۆیان شەرحکەی دوایە بێ ئەدی لە ناو سەفێت دەکەی لەو حالەتەدا ئەدی ئیشی لەگە تەڵەبەکان ئەو 40 دقەیە دەرس 35 دقەیە دەرس چ دەکەین ئەمن و تەڵەبە لە ناو سەفێ دەبی تێبگەین بەڵێ ستی جوانە دووبارەی دەکردەوە عەفوو هەستا چی کرد بابەتەکی دیاری کراو بە ڤیدیۆ تۆماری دەکردەوە ئۆکەی بە ڤیدیۆ ڕیکۆردی دەکرد 5 دقەبی 10 دقەبی چارێگەکبی حەسەب ئەو بابەتەی کە ئەتوو پێویستە چی بکەی ڕیکۆردی بکەی دەرسەکەی خۆت شەرح دەکەی بە تەواوەتی وەکو مامۆستا پێویستت پێ هەیە سەبوڕەی بەکاربینی سەبوڕەی بەکاردەینا ڤیدیۆ هەیە پێویستە پێکەی پێی دەکرد حەلکردن لە سەبوڕە پێویست بوو دەیکرد تەجروبەیە عەمەلیە دەیکەی ڕیکۆردی دەکەی دەیکرد چیان دەکرد ئەو ڤیدیۆیە حەسەب دەرسەکەی خۆت حەسەب پێویستی دەرسەکەی خۆت چی دەکرد ڕیکۆردی دەکرد و دەینارد لە بۆ چێ دەینارد لە بۆ قوتابیەکە کەواتە چم کرد لێروکانە ئەمن پرۆستەی فێربوونم عکس کردەوە لێرە لە باتی ئەوەی خۆم فیس تو فیس فیزیکەڵی ڕاوەستم لە پێش چاوی تەڵەبەکان و دەرسەکەی شەرح دەکەم نەخێر خۆم لە ماڵی خۆمم لە شوێنێکی دیکە ڕیکۆردم دەکرد و دەمناردەوە لە بۆ چێ دەمناردەوە لە بۆ قوتابیەکانی خۆمان باش پاشەوی طبعاً ئەوە تازە قسەی جوانی کرد ئەمن وەکو قوتابی چ ئۆپشنێک دێتە پێشم ئەگەر ڕیکۆردەکە لەک نەخۆم بیتن دەتوانم نەک یەکجار تەمەشا بکەم بالضبط بالضبط طلبة هەیە خاصەتەن ئەوانەی ئیبتیدائی لەوانەی سبەینات فەقیرانە ناتوانن
تااقەتی نییە بێزارە بە زۆری هەری دەستێنی لە خەوێ ئۆکەی دەتوانین لە خۆی جارێک و دوو جار و سێ جار لە مارێ لە هەر کاتێک دەیەوێ لە خۆی تەمەشا بکە کەواتە لەو حالەتە چ فلکسبڵتی لە تایمی خۆی وەکو قوتابی لە هەمان کاتیشدا چییە؟ مادەکە لە بندەستیتی شتەکە تێنێگەیشتیە ئەتوو لە چێ بینیتن هەتا لە بۆی شەڕح دەکەی دەچی تەماشای ڤیدیۆی تو دەکا جارەکە دووبارە دەکاتەوە دووزار دووبارە دەکاتەوە سێ جار دووبارە دەکاتەوە هەتا تێدەگاتن لە بابەتەکە تێگەیشتین هەتا ئێستا باش ئەدی پاشەوی دەبیت ڕوو بدا ئەوە ڤیدیۆیەکەم نارد لە بۆ تەڵەبەی بەڕێزان ئەتوو ڤیدیۆت نارد لە بۆ تەڵەبە لەو دەرسی داهاتوو دەبی دەرست هەبی دەبی بچی دەرسی شەڕح بکەی کەواتە لێر و کانە دەبی زەمانەت بکەی هەموو تەڵەبەکانت ڤیدیۆیەکەیان دیتیە و تێگەیشتینە بەڵێ مامۆستا بەڵێ دەست خۆش کەواتە بەڕێزان ئەمەوە چی گوتمان ئەمن لێرە ڤیدیۆم ناردیە دەرسەکەم شەڕح کردیە لە بۆ تەڵەبەکانم مەفروزە تەڵەبەکانم چیان کردیبی تەمەشای ڤیدیۆیەکەیان کردیبی و تێگەیشتن لە ڤیدیۆیەکە باشە ئەمن کوو زەمانەت دەکەم هەموو تەڵەبەکانم ڤیدیۆیەکەیان دیتیە کوو زەمانەت دەکەم هەموو تەڵەبەکانم تێگەیشتینە لە ڤیدیۆیەکە زەمانەت دەکەم کە هەموو تەڵەبەکانم ڤیدیۆیەکەیان دیتیە بە واستەی چێ؟ چالاکی هۆمۆرگ ئەسایمنتم دانایە لە بۆیان کەواتە پاش ئەوەی کە ڤیدیۆیەکەت شەڕح کرد لە بۆ تەڵەبەکان ئاخرشت چ دەکەی دەرێ you have this assignment ئەوەندە پرسیارە هەیە پێویستە ئەتوو وڵامی ئەوەندە پرسیارەی بکەیت وەچ تازە مامۆستا باسی کرد پرسیارەکە وەڵامەکەی لە چێ وەردەگیرێتن یا ئەمما بە گروپ یا ئەمما بە تەنها یا ئەمما بە پێر دێچیان لێ دەکەی وەڵامی چێکردنی وەڵامی ئەو پرسیارانەی لێ دەکەی کە ئەتوو ئۆڕەدی لە ڤیدیۆیەکەی شەرحت کردیە و ئۆڕەدی لە ڤیدیۆیەکەی داتە تەڵەبەکانی خۆت کەواتە لەو حالەتەدا چت کرد بوویە ستودنت سنتەر لە هەمان کاتیشدا چت کرد تأكيد دەکەیەوە ئایا فعلا تەڵەبەکانی تو هەموو تێگەیشتینە لەو بابەتەی کە ئەتوو شەرحت کردیە لێر و کانە ئینتەرئاکشن لە مابەینی تەڵەبە زیاد دەبی ئۆکێ سۆ بەڕێزان لە ترادیشنەڵ مامۆستا دەرێتن لیڤڵی یەکەم و دووەم لە ناو کلاس دەبی لیڤڵی ئەپڵای و ئەنالیسیس لە دەرەوەی کلاس دەبیتن وڵامە چی دیکە یان هەمان وڵام there is no right or wrong answer وڵام ڕاست و غەڵەت نییە ئەمە مناقەشە دەکەین یعنی هەر یەک لەمە ڕای خۆی دەردەبڕیتن و ئێستا دوایە پاشەوەی دێنشی دەکەینەوە کو دەبیتن و کامە وەڵام ڕاست دەبیتن تخوا پێم خۆشە ئەوانەی کە بەشداریان نەکردیە حەز دەکەم جێم لە دەنجیان بیتن یاڵا بەڕێزان بەرێ لە طریقەی ترادیشنەڵ بە شێوەیەکی گشتی تەقلیدیەکان سەفە تەقلیدیەکان ئەوی کە بە محازەڕەیە ئەوی کە بە مامۆستا بەخۆی سنتەرە طریقەی وتاری بیت هەموو بەخۆی طریقەی تەقلیدی طریقەی محازەڕەیە ئەلقاءە یەک قسەی دەکا مجموعە خەڵکە گوێرا دەگری خەڵاس هەرەوەندەیە تێگەیشتین بەڕێزان طریقەی تەقلیدیەکان ئایا لە ڕاینگۆ بە طریقەکان کام لیڤڵ ئەچیف دەکرێت بطريقي تقليدي بلي مامۆستا ايه هەمووی لە طریقەی تەقلیدی ئۆکەی ئەوەش وڵامەکی دیکە دەستخۆش بەڵێ مامۆستا ئۆکەی ئۆکەی نا ئەبگوتم ئەوانە لەوانەیە لە بۆ لیڤڵی بنەڕەتی زەحمەت جێبەجێ بکرێتن اوكي اها اوكي اوكي باشا او باسي بطريقه تقليدية بطريقه فليبت كلاس روم كتازا باسم كرد المفروض تيجي بين لطريقه فليبت كلاس روم باشا براينغو اگر هاتو فليبت كلاس روم من بكار هنا على ناو صفي كامل ليفل اتشيف دەکرێت لە ناو سەف دەتوانین جێبەجێ بکەین یان تەڵەبەکان وەری دەگرن لە ناو سەف و کامەیان لە دەرەوەی سەف دەبیتن بە بەکارهێنانی فلپتی کلاسڕۆمانە زەمانەت دەکەی ئەو تەڵەبەیە بەس ئەو دوو ئاستە لە مێشتی ئیش دەکا
یان بەس ئەو دوو ئاستەت لێ وەردەگریتن بەس ئەو دوو ئاستە ئایا ئەتوو لە ناو سەفێ بە طریقەی تەقلیدی هیچ زەمانەتت کردیە تەڵەبەکەت دەتوانی ئەپلای بکە نەخێر چیت کردیە نە هیچت کردیە نە پاشەویش متابعە دەکەی فۆلۆ ئاپ دەکەی لەگەری لە سەفێ چاوەڕێی دەکەی لە بۆ ئیمتیحانی فاینەڵ حتا بزانی ئایا تەڵەبەکەت توانی ئەپلای بکە توانی ئەنالسیس بکە ئەتوو لەگەڵ تەڵەبەی خۆت وەکو مامۆستا چێک ناکەی ئەوە یەکێکە لە زەرەڕەکانی ترادیشنەڵ وەیەکان و تیچەر سەنتەرەکانە ئەمن هیچ دەرسەکەی شەرح دەکەم و محاضرەکەی دەدەمە تەڵەبە دەرسەکەی دەدەمە تەڵەبەی یان پێی دەنێم لە لاپەڕەی ئەوەندە لەو لاپەڕەی ئەوەندە بخینە دێ وەکو بولبول لە بۆم دەرێتەوە تەڵەبەکە لە سەفێ وەسەلام عەلەیکوم ئەگەر زەمیری خۆم مرتاحکەم پرسیارێکی لێ دەکەم لەسەر سەبوورە و خەڵاس ئەوە ترادیشنەڵە بەڵام لە فلیپد کلاسروم فۆر ئیگزامپڵ یان لە هەندێک طریقەکانی دیکەی ستیودنت سنتەر فۆر ئیگزامپڵ دەرێت چ شیکردنەوەمان کرد فێر بووین و پرسیاری هەڵ دەکەین لە شوێنێک غەڵەتی کرد یارمەتی دەدەم کەواتە من چم کرد لێرە بە فعلی بە واقعی دەستم بە جێبەجێکردن کرد دەستم بە ئەپلای کرد کەواتە لێرە فلیپد کلاسروم و ستیودنت سنتەر ڕێگام پێدەدا دەتوانم خۆم بە ڕێگای نوێیەکان لەگەڵ تەڵەبەکانی خۆم سەتاسەد نەک بابرێن سەتاسەد بابرێن تا ڕادەیەکی زۆر ئەپلایش بکەین و ئەنالسیزش بکەین و هەڵسەنگاندنیش بکەین و لەوانەیە بگەینە حەدەک تەڵەبەت پرۆژەکی بەدەست دەکەوی ئەوگۆ پرۆژەی داوا ناکەن لە تەڵەبە لەوانەیە ئایدیایەکت لە بۆ دەی دەرێ وەرە ئەو پرۆژەیە بکەین لە ساینس دەی لە هەر دەرسێکت کە بیتن فلوێ بەڕێزان ستیودنت سنتەر خستڵە باشەکانی چییە ئەتوو دەتوانی بەو ئەکتیڤیتیە جیاوازیانەی کە دەیکەی و سوپەرڤایزی خۆت لە بۆ تەڵەبە ئەتوو فەیس تو فەیس لەگەری یعنی تەڵەبەکەت واجبەکەتدایە لە ماری ئەتوو لەکنی نەبووی هەتا یارمەتی بدەی خطوە بە خطوە واجبەکەی هەڵ بکە یارمەتی مەجال نییە تو یارمەتی بدەی ئەگەر غڵەتی کرد پێ برە نەخێر فکرکەوە ئەوها غڵەتەکەی خۆت بۆ شێوازە تاکەوە بەڵام لە فلیپد کلاسروم فۆر ئیگزامپڵ کە هاتینە ناو سەفێ سەتا نۆهەت ئەمن دەتوانم زەمانەت بکەم تەڵەبەکەی من ڤیدیۆیەکەی دیتیە و تا ڕادەیە گەیشتیتە وڵامەک بە یارمەتی من دەتوانی لیڤڵی ئەندرستاندینگی خۆی بەرز بکاتەوە دەگاتەوە حەدەچی دەتوانی ئەپلای بکە خاستەن ئەگە باسی بیسک سکول بکەین ئەگە گەیشتینە ئەپلای ئەوە زۆر زۆر باشە گەیشتینە ئەنالسیس ئەوە هەر زۆر زۆر باشە هەمویان یەک بەدلەیان لەبەرە کە سایز بەدلەکە یەک سایزە ئەگە تەماشا بکەن لە بۆ هەندەکان کورتە ئەو فەقیرەی لێرە تەماشا بکەن هەر زۆر زۆر کورتە لە بۆ هەندێکی زۆر زۆر گەورەیە لە بۆ هەندێکی پانە لە بۆ هەندێکی بەرینە لەوانەیە لە بۆ ئەوەیان زۆر فتەوە نییە یان لە بۆ ئەوەیان لەوانەیە لە بۆ ئەویان فت بیتن وەچی تیچینگ میتۆدەکانە بەڕێزان لەوانەیە ئەو تیچینگ میتۆدەی ئەو ڕۆت بەکارهینایە یەقلە لە بۆ ئەو بەڕێزەی لە بۆ ئەو قوتابیەی دەگونجێ بەڵام لە بۆ ئەوانت کە ناگونجێ that the percentage of chaos in the class cannot be zero at all. يعني نسبة ضوضاء وجاو وهراو هوريا لناو صفي حتى لناو خومان كيابانية كان أمن ناتوانن بي كما زيرو. ونسبة جويقرتني طلبة لبوما وجي كردني یاسایەکانمان و ڕێنماییەکانمان ناتوانین نەگەیشتینە سەتاسەد مع العلم ئەو شعبی یابان ئەمە هەموو دەرێن شعبی یامان وەکو لەسەر کتابی دەڕوا بابرێن ئۆکەی فەلۆیە مامۆستا ئەتوو لێرە بە کندەرگاردن دەتەوێ ئەو جوولەیە کە تەڵەبە هێتی و ئەو ئاستەیە کە تازە تەڵەبە نیست ینی ئەوەی دێتە ئەو مندارەی دێتە کندەرگاردن یان تازە مندارە گچکەیە ئەتوو دەبی فێری بکەی کوجێ لە توو بگریتن ئەو جە دەبی چ بکەی لەو حالەتە یا ئەمما هەندێک چ پێ دەگوترێ بە کوردی پاڵنەر هەندێک مۆتیڤیشنی بدەیێ هەندێک تەژیع بکەی بە هەندێک وەسیلەی گچکە بە هەدیەکی گچکە بە تەژیعی گچکە بە علامەتێک لێرە کە دەیکەی لە بۆی ئەو علامەتانە هەیە هی سەف و ڕەنگەکان و ئەو شتانە ئەوانە زۆر تەئسیر دەکات لەو مەرحەلە عومریە ئیشکە لەسەری بەوەی دەتوانی چیان لێ بکەی سیان تەکنەتو برێ ئەوی لەکنە من فۆکسی هەیە هەدیەکی دەدەمێ ئەوی ئەوها پێکەوە دەچینە دەرێ شتێکی دەکەین المهم شتێکی بدێ کە بەخۆی حەزی لێ هەبێتن باشە دەتوانی بەو حال نارێم سەتاسەد ئەچیڤی دەکەی ناوەڵە ناتانی سەتاسەد بیکەی بەڵام سەبر لەبار ئەوەی پێنج ئاگای لە تو دەبی ئەو وەختە دەبتە هەفت دەبتە هەشت ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبیتن باشە مامۆستا
کەسکە پرسیاری هەیە بەڕێزان دەستان خۆش بی دارم سوودتان لێ وەرگرتبی هەرچەندە کاتەکەی کەم بوو بەڵام ئینشاڵڵا هەوڵ دەدەین ئەگە جارە شکش تەرتیب کرا لە بۆمان شتی زیاتر لۆتان باز دەکەین دەستان خۆش بی زۆر سپاس.